خۆشەویستانی کەناڵی سلێمانی و پرۆگرامیواری سلێمانی سڵاوتان لێبێت. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی پرۆگرامەکە لەگەڵتان دەبم، بەڵام پرۆگرامی ئەمڕۆمان زۆر تایبەتە، پێکەوە لەگەڵ میوانەکانم باس لە خوێندنەوە دەکەین. دوو عزیز میوانی پرۆگرامی ئێواری سلێمانین کە ئەندامن لە گروپی هاوڕێیانی خوێنەر، پێکەوە گفتوگۆیەکی شیرین دەکەین. ئێوەش پرۆگرامی ئەمڕۆمان لە دەست مەدەن. دوو عزیز کە یەکیکان کاکچۆ مانتەقیەدینە و ئەوی دیکەشیان خەت و دینە نەجمەدینە. بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن، زۆر زۆر بەخێر بن. سپاس. زۆر خوشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانن لەم پرۆگرامە تایبەتە، پێکەوە باس لە بابەتێکی گرنگ دەکەین کەویش خوێندنەوەی کە لە ئێستادا کەمێک لی دوور کەوتوینەتەوە و پێمان خۆشە کەوا بکەین تاکەکانی کۆمەڵگا زیاتر ڕوو لە خوێندنەوە بکەن. بەخێر بن سەر چاوەکان. زۆر سپاس. کاکچۆمان دەکرێت سەرەتا بێ مەلایتەوە، پێم خۆشە سیڤیەکی کورتم لەبارەی گروپی خوێنەر بۆ باس بکەی بۆی بینەرانی ئێمە زیاتر ئەو گروپە ببینن و بناسن. بەڵێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتی کە پێتان بەخشین بۆ قسەکردن لەسەر ئەم گروپە. ئەم گروپە لە 5/8 ساڵی 2020 لەلایەن کۆمەڵێک گەنجی خوێنەر بە سەرپەرشتی کاک شەخەوە سدیق دامەزرا. ئیتر وردە لە کتێبخانەی ئەمازۆن دەستمان کرد بە کار و چالاکەکان، سەرەتا چۆنەتی دروستبوونی ئەم گروپە و کاروبارەکانیان چۆن بێت و ئیتر لە سەرەتەوە هەڵ لەسەرەوە ڕێکەوت بوون کە ئەم گروپە بابەتی ئەدەبی کوردی بخوێنێتەوە، تەنها بایەق بە نووسەرانی کورد بدات لە هەنگاویەکەمدا. ئیتر ئەو گروپە وردۆ دە نزیکەی 42 دانیشتنمان کردووە لە گروپەکەیە، کۆمەڵە نووسەر و نووسەرمان بهێناوە، یان خۆمانە سەر کتێبەکان قسەمان کردووە. زۆر باشە. ئامانجی ئێوە لە دروستبوونی ئەم گروپە چی بوو؟ سەرەتا بە ئامانجی خزمەتکردن بوو بە ئەدەبی کوردی، خزمەتکردن بوو بەوەی کە کۆمەڵک گەنجی خوێنەر کۆبینەوە لە دەستەیەکە کە بتوانین خوێندنەوە گەشە پێ بدەین، ئەدەبی کوردی بناسیێنین. دەستان خۆش بێکەوە کارێکی زۆر پیرۆزە بەڕاستی. بە پرسیارێک لە خاتون دینا بکەم. خات و دنیا، خات و دنیا، ئێوەکو خانمێک کە لەناو ئەو گروپەدان ئەندامن، تا چەند پێتان وایە کە گرنگە ئەو جۆرە گروپە هەبێت و بەردەوامی بەکارەکانیان بدەن؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵەکەتان. زۆر سپاس. بێگومان هەر گروپێک کاتێک لەر کۆمەڵگەیەکە دامەزرێ کۆمەڵێک ئامانجی هەیە و کۆمەڵێک پلانی هەیە. گروپی هاوڕانی خوێنەریش بە هەماشەوە کۆمەڵێک ئامانج و کۆمەڵێک بەرنامەی هەیە بوو کە ئیشمان لەسەر کرد. لە قۆناغی یەکەمان دەستمان بە خوێندنەوەی ئەدەبی کوردی کرد. بێگومان لەناو هەر گروپێکە کاتێکە دروست دەبێت لە کۆمەڵگاجە هەر گروپێک بەڕێگێکی زیندوێتی کە ببەخشە بە گروپە بوونی ئافرەتە لەو گروپانە. ئەمەش بەو مانایە نیە کە ئێمە بە تەواوی باسی جیاکاری جەندەری بکەین یا خۆت باسی و زۆمە بکەین کە چەندێکە لە ئافرەتەکرێجا بە هەر نامێکەوە بێ. کاتێکە گروپێک دروستە بە هەر کۆمەڵگەیەکە جێکەوتی خۆی ئەبێت بە کارگەری لەسەر چەند شتێکەکە. ئەگەر ئافرەتیش لەو گروپانەیە هەبێ کاریگەرێکی جیاوازترە، لەبەر ئەوەی هەر یەکیان لە گۆشەنیگای خۆیەوە گفتوگە لەبارەی شتێکەوە کە من وەکو خانمێک ڕێی خۆمەڵم ئەو وەکو خوێنەرێک وەکو پیاوێک ڕێی خۆی ئەڵێ منیش بە هەماشەوە. بێگومان لە بەرکەوتی ئەو گفتوگانە جۆرێک لە دەرئەنجامگەری یا خۆجۆرێک لە بیرکردنەوەی نوێ بۆ هەر تاکێک لە ئێمە دروستە بێت. دواتر هەر تاکێک کە ئەڕاتەوە ماڵەکانی خۆی کاریگەری لەسەر ئەندامانی تری خێزانەکە بێت. بنمونە کاتێککە تۆ لێرە لە گروپێکە ئیشێکی یاخود لە ڕێکخراوێکە ئیشێکی کۆمەڵێک زانیاری وەرەگری فێری کۆمەڵێک شتەبی، ئەو زانیاری شێرەکی لەگەڵ هاوڕەکانی لەگەڵ خوشکەکانی لەگەڵ براکانت بێگومان ئەمەش خاڵێکی زۆر گرنگە کرێ لە بەم هەنگاوە بچووکانە دەستکاری زۆر شتی کۆمەڵگەکەی خۆت بکەیت، دەستکاری زۆرشی بیرکردنەوەی خێزانەکی خۆت بکەیت. ئێمە ژۆک و کچەکانە ناو گروپی ئەو شوێنەمان هەبوو. دەستان خۆش بێت. بێگومان چەنە خوێندنەوەکە گرنگە کە پێکەوە وەک هاوڕێیان دەخوێننەوە، ئەوەندەش گرنگە کە بوونی ئافرەت لەوێ گرنگێکی تایبەتی پێدراوە. هیوا سەرکەوتن بۆ گروپە. بپرسم ئێوە وەکو خانمان تا چەند هەوڵتان داوە کە خانمانی دیکە بێنە ناو گروپۆکەوە یاخود ئەو سوود و زانیاریانەی کە لە گروپی خوێنەری وەردەگرن زیاتر پەری پێ بدەن و بڵاوی بکەنەوە بە خانمانی دیکە؟ ئەوێکمانە شتێکی زۆر گرنگەوە لە هەندێک حاڵەتا بێ بە ئەرکیش، بەڵام
خاڵە گرنگەکە لێرە ئەوەیە کاتێککە تو ئافرەتێکێنیتە شوێنێک چەنە گرنگەکە و ئافرەتە لەویا بێ ئەوە نش گرنگەکە بەستە بەرخاتری ئەوە نەبێکە لە ڕێگەزیمێ یاخود بە شێوازێکی ڕووکەشی دیابنی بەڵکو و لەسەر ئەسی کەفائی خۆی بێ خۆشبەختانە لە گروپەکەمە خانمی زۆر بەتوانایتیە کە هەریەکان ئەزمونێکە بۆ هەریەکەمە نەجیاوازی تەمە نەجیاوازی ئەزمون نەجیاوازی پسپۆڕی خوێندن بەڵام هەر ئافرەتێکێتە ناو گروپەکەی ئێمەوە گرنگە لەسەر ئاستی کەفائی خۆی بێ واتە خۆی خوێنەرێکی باش بۆ بتوانە متابە ئەفکات و بەردەوامی بە کاتە بێگومان لای ئەمە شوێنێ بێت زۆر باشە کاتە کۆمەڵێک مەریج هەیە بۆ کەسانی کە دێنە ناو گروپەکەتان مەرجەکان مەرجێکی گشتگیرین یعنی زۆر ئەوەنیە بەڵام مەرجەکەم بێکمان کە بێ خۆی خوێنەر بێ و پابندی بە کاتی گروپ و کاتی دانیشتەکانەوە کار ئیجباری نیە بەڵام چۆنەڵێ جۆرێک لە دڵسۆزی کەسەکان خۆمان هەریەکەمان کە لە کاتی خۆی لە دانیشتەکان ئامادابین و کتێبەکانە خوێنینەوە زۆر باشە کاک چۆمان بابێمەوە لای تۆ بپرسم ئەو کەسانی کە لە ناو گروپی خوێنەردان لە ئێستادا ژمارەیان چەندە؟ لە ئێستا ژمارەمان 15 کەسە 15 کەس خاوەنی چەند کۆبوونەوە و چەند ئێستا 44 دانیشتمان ئەنجام داوە زۆر باشە لە ماوەی ئەو کاتێک دروست بوونەدا 44 کۆبوونەوە بۆ چ مەبەستێک بوون بۆ مەبەستەوەی بووە کە هەر جارێ و نووسەرێکمان بان کردووە یان خۆمان لەسەر کتێبێکی دەبی قسەمان کردووە خوێندنەوەمان بۆ کردووە بۆ نمونە نووسەرمان هێنا وەکو مامۆستا ڕۆبێگەرد وەکو شێرزاد حەسەن وەکو میران ئیبراهیم کە لە هۆڵنداوە بە ڕێگەی ڤیدیۆ کۆنفرانس بەشداری کردووە شێرزاد هەینیمان هێناوە مامۆستا بەرزنجیمان هێنا کە مناقەشەی کتێبەکە ئەکەن خاوەنی کتێبەکەش دەهێن لە ناو گروپەکە بۆی لە با بڵێن شێوەیەکی ڕاستەوە خۆی باسی کتێبەکەی بکات و یان خۆی باسی ئەزمونەکانی خۆی دەکات بە شێوەیەکی گشتی یەک لەوانە خاتو بەیان سەلمان بوو کە بەسەردان هات بۆ کوردستان ئێتر وەکو گروپ بانکمان کرد مناقەشەیەکی تێر و تەسەلمان لەگەڵ کرد و ئەوە بوو زۆر بە جوانی پۆزای کارەکانی خۆی شی کردە چۆن ئەنووسێت بیرکردنەوەی چۆن لەسەر ئەدەبی کوردی ئیش دەکات بەڵێ زۆر باشە بەڵام لە کاتی کۆبوونەوەکاندا میوانیش بەشداری پێ ئەەکەن یاخۆت بەس ئەو گروپە خۆتان کۆ ئەبنەوە زۆر میوان دێت چونکە نووسەر کە دێ میوانە بەڵێ جگە لە نووسەر مەبەستم کەسانی دیکەی سوود لەو ئەزمونەی ئێوە بۆ نمونە کە مامۆستا شێرزاد حەسەنمان بان کرد کۆمەڵە کەسی تر هاتن کە ئەندامی گروپەکە نەبوون لە بەشدانێک وەکو میوانێک هاتن زۆر باشە چالێکیەکانتان بە چ شێوازێک بەڕێەکەن لە قۆناغی سەرەتادا بەس دانیشتنی گروپ بوو بەڵام بۆ ساڵی نوێ بڕیارمان داوە جێکە لەوەی کە دانیشتنی گروپ خۆمانەکەین کۆڕ و سیمیناریش بۆ نووسەرانەکەین زۆر باشە ئەوە بێتە چالاکیەکی پڕچێشتر بۆ ئێوە بۆ خوێنەران کە لە شوێنێکدا کۆبنەوە و ئەو کاتە پێم وابێ ژمارەشتان بەرەو زیاد بوو نەڕات وا بڕیارە بە ڕێژێکی داریکرا و ئەندەمی تازە وەرگین بەڵام بۆ ئەوەی زۆر قەڵەباڵغ نەبێت و زۆر فۆزا دروست نەبێت بڕیارماندا ژمارەکە کەمتر بێت بەڵێ پێتان وایە لە ئێستادا باس لەوە ئەکرێت کە خوێندنەوە ڕوو لە کەمیە تاکەکانی کۆمەلگا زۆر کەم ڕوو لە خوێندنەوەکەن ئەمەش بۆ هۆی سوسیال میدیا و بابەتە ئەلکترۆنانەکە ئاسانترایانگەێنێ بە هەواڵەکان پێتان وانە پێویستە گرنگی بە خوێندنەوە بدرێت بەڵێ خوێندنەوە خۆی گرنگی ئەوەیە کە دنیابینی ئینسانەکان فراوانەکات لەم سەردەمی فۆزایە کە ئێمە ساتیدا دەژین کە سەردەمی هەبوونی سوسیال میدیا و ئەم هینا میدیانەیە جۆرێک لە فۆزا لە کۆمەلگای کوردی دروست بووە خەریکە کۆمەلگای کوردی بەرەو پاشە گەڕێتەوە نانی خوێندنەوە کەمتر بووەوە بەڵام خۆشبەختانە ئێمە کۆمەڵە کەس هەستین کە ئەو گروپەمان دروست کرد بە ئامانجیەوەی کە خەڵک ئاشناکەینەوە بە خوێندنەوە خەڵک جارێکتر بخوێنێتەوە جا لەم کاتێشدا کە قەیرانی دارایی و قەیرانی ئەم ڤایرۆسی کۆڕۆنا ڕووی لە کوردستان و جیهان کردووە خەڵکی سارد کردبەوە ینی خەڵک ناومێت بوو ئێمە لەو گروپۆ توانیمان تا ڕادەیەکی باش ومێت دروستکەینەوە ینی دەتوانین بڵین ئێمە هەی ینی ئەگەر بە خوێندنەوە دەتوانین بڵێن هەین یەکێکە لە گرنگیەکانی ژیان بەڕاستی خاتو دنیا دەکرێت بپرسم ئێوە وەکو خانمێک داچن
خوێندنەوە بە گرنگ دەزانن بۆ پێگەیشتنی تاکەکانی کۆمەڵگا؟ بێگومان کاتێک کە تۆ خوێنی توانێت ڕاستەخۆ پرۆسەیەکی خۆپەروەردەکردنە و هەر تاکێکیش کاتێتە هەر جونگیکۆکیشکا پێویستی بە خۆپەروەردەکردن هەیە لەو بارە بۆ منە بەڕێزە لەباری میدیا ئیشەکە پێویستە لەبارەی میدیا و کۆمەڵێک شت هەیە بیزانی کە بۆ توانای خۆت بەرەو پێشبردننی خۆت زەرورە و کەسێک لە مەجای سیاسەتە ئیشەکە بێگومان کابێ بخوێنێتەوە خوێنەرێکی باش و بۆی هۆشیار و ئاگایەکی هەبێ و هەنگاوانی کە ئینێت هەنگاوێکی دروست بێ بۆ هەر تاکێک لە کۆمەڵگەیە کاتێتە ناو هەر پرۆسەیەکەوە گرنگەکە لەبارەی و بزانە بە جۆرێک لە پەروەردەی بە پرۆسەی خۆپەروەردەکردن ناڕۆشت بێ یەکێکیش لە ڕێگاکانی خۆپەروەردەکردن خوێندنەوەی لەو بارە کاتەوە ئیشی تیا بکەیت. تا چەند گرنگە بڵین لە سەرەتای پێگەیشتنی منداڵێکەوە وای لێ بکەین کە خولیای بۆ خوێندنەوە هەبێت ئەگەر لە چیرۆکێکی منداڵانەوە دەست پێ بکەین تا ئەگات بەوەی کە بچینە کتێبەکانەوە کە ڕۆمانن چیرۆکن ئیتر تا کۆتە. بێگومان کاتێک کە تۆ بتێ کۆمەڵگێکی تەندروستت هەبێ پێویستە لە باخچەکەەوە دەست پێ بکەیت چونکە وەکۆترێ مناڵ دواڕۆژی کۆمەڵگێتەوەکە ئێمە هەموو هەر تاکێک لە هەر کۆمەڵگەیەکا بێ دەمەنێکی محەدەد ئەژی و پێگە ئەو پێگەی کە تایەتی تا هەتا لەو پێگیان نامێنێتەوە بە هەر ڕێگەیەک بێ پێکێکی خۆی بەجێبەرە بۆ کەسێکی تر بۆ گرنگە ئەو کەسانی کە لە دوای ئەمەوەیەنە ئەو پێگەیە بە چ پرۆسەیە کاتێپەڕین و چۆن پەروەردەبن وەکو خۆشت وتێ هەر لە قۆناغی مناڵێ گرتۆ با چیرۆکێکی سادە دەست پێ بکەی لەگەڵیا ڕەنگە تا 2 ساڵ زەحمەت بکە ڕێگەکە بۆ کردەوانە خۆی وەکو مناڵێک ئەڕوا بە دوای ڕەنگە دوای پێویستی بە دەستگیرۆی تۆ یا کەسێکی تر نەبێت چونکە خۆی وردە فێر ئەبێەوە بە خوێنەری شەروە لە هەر تەمەنێکا دەست پێ بکە هەتا ساڵێکی زەحمەتە دوای وردە خۆی ئەو پسپۆرە دۆزێتەوە کە حەزەکە لە مەجالەکە بخوێنێتەوە زانیاری لێوەربگرێت. ئەکید وایە کەسانێکمان هەیە کە ئیتر بەهۆی هەر هۆکارێکی ژیانەوە بێت لە خوێندنەوەدا بڕاون یاخۆت گرنگیان پێ نەداوە بەڵام ئەکرێت لە ڕێگەی گروپێکی وەک ئێوە کە گروپێکی خوێنەری ئەکتیڤن وایان لێ بکەن کە بێنەوە ناو خوێندنەوەی کتێب بەو دنیایان شاد بکەن. ئێوە تا چەند هەوڵ ئەدەن کە لە داهاتوودا ئەو کەسانش بێنە ناو بواری خوێندنەوە؟ خوێندنەوە پێش هەموو شتێک اختیاری کەسەکە خۆیەتی ئەبێ و کەسە خۆی بگات بۆ شتەکە حەز بکات بخوێنێتەوە یاسکا وەکو پێویستیەک سەیری بکە لە ژیانی خۆیان بەڵام وەکو گروپ کاتێک هەر کەسێک هەر نووسەرەگار کەسێک ئەخوێنێتەوانێ بێگومان ئەرکێ هەیە کاتێ بە تێڕوانینەکان یاخود پێشنیارکردن یا پێدانی دیارێک باوەڕێکی شتێکی باتێ بێگومانەوە جۆرێکە لە ئەرکووە جۆرێکە لە پەیوەندی نێوان دوو کەس ئەگەر شتە بکرێت لە ناو گروپی هاوڕانی خوێنەرابوونمونە لە ڕۆژی جیانی کتێبە ئێمە بتوانین کۆمەڵێک کتێب وەربگرین و دابەش بکەین بەسەر خوێنەرانەوە شتێکی باشتر یا بۆ کەسەکە حەز ناکات بخوێنێتەوە بەڵام حەزەکە زانیاری وەربگرێ یا گوێ بۆ شتێک بگرێ لەو کاتەیە کە ئێمە خوێنینەوە گفتوگۆکەین بێگومانەوە توانێت میوانێک دابنیشێت و گوێ بگرێ. بەدڵنیایی وایە بەڵام زۆرێک لە تاکەکانی کۆمەڵگا هەن کە شارەزانین لە جۆری و حەزی خوێندنەوەیان بۆ کتێب بۆ نمونە کەسانێکن حەز بە خوێندنەوەی فەلسەفەکان ئەکەن کەسانێکن حەز بە چیرۆک و ڕۆمانەکەن یعنی ئەوە دەتوانن هاوکارێک بن بۆ دۆزینەوەی ئەو شێوازە خوێندنەوەی کە ئەو کەسە خۆی حەزی پێ دەکات بۆی جارێکی تر دانەبڕێلی. بێگومان هەر هەمان نمونەی کە تۆ باسەکە لە ناو گروپەکی خۆمانە هەبوو لە ساڵێکەمە بڕیارمان ناکە بەس ئەدەبی کوردی بخوێنینەوە تایبەتیش ڕۆمان لە ناو گروپەکە کۆمەڵە کەسمان تا بکە حەزمان بە ڕۆمان نەبوو ئەمانەس بەرهەمی فکری بخوێنەوە یان مەسەلەی دینی بخوێنینەوە ئەوانە بەوەمان کرد دانیشتنەکان هەر جۆرێک لە هەمەڕەنگی بەخۆیەوە ببینێ ئەگەر مانگێک دەکا لە 4 دانیشتنمانە کرد لە مانگەکە دانیشتنێکی بەرهەمی فکری بە وسیانەکی تری ئەدەبی بێ بەڵام ئەو تەسەورە لە ناو هەریەکەمان کە حەزمانە کرد بابەتی تر بێنینە ناو خوێندنەوەکەمانەوە ئاخر دانیشتنی گروپ کە لەبارەی ساڵیادەکە و کردمان دەستورێکی ناوخۆیمان بۆ گروپەکەی خۆمان نووسی کاش دەستکاری شەوازی خوێندنەوەکەمان کرد ئەگەر ئێمە لە مانگێکە 2 دانیشتنەکەین گۆڕیمانە دانیشتنێکیان ئەدەبیە و دانیشتنێکیان بەرهەمی فکریە. دەستان خۆش بێت کۆکارێکی باشەوە ئەکرێت کە زیاتر ئەوەی بزەبت بۆی هەموو ئەندامانی گرۆڤ ڕێی خۆیان لە ناو گروپەکە ببینەوە نەک بە ڕێیە کە زیاد و کەس کتێبەکە بژێردرێ هەموو بەشدارێکی جدی هەبێت. دەستان خۆش بێت هیوای بەردەوامی زیاتر کاک چۆمان ئێستا ناوەندێکی زۆر هەن بۆ خوێندنەوەی کتێب یاخود بۆ کڕێنی کتێب یاخود ساڵانە چەند پێشنگایەک دەکرێتەوە کەوا دەکات نرخەکان بە ئاستێکی باش دێنە خوارەوە کەمەش باڵین یارمەتیدەرێکی باشە بۆ خوێنەران کەوا دەکات بە سعرێکی گۆنجە و کتێبەکان وەربگرن
بەڕای ئێوە ئەم جۆرە کارانە تا چەند گرنگە لە ناو کۆمەلگایە زیاتر بکرێن؟ ئەو کارانە زۆر گرنگن لەبەرەوەی وا لە کەسانەکە دەکات کە بەپێی ئاست و توانای خۆی کتێبەکان بکڕێت کردنەوەی پێشانگەنە دەوڵەتەکانیان پێشانگاکانی ترکە بۆ هۆی فستیڤالەکانەوە بەڕێدەچن کارێکی زۆر باشە داشکاتترین کە بۆ نرخەکە کرێت کارێکی باشە بەڵام بەداخەوە ینی تۆنەنە ئەو گروپانەیە زۆرتر ئەو کەسانی تر دەبینی کە بەلای وعی ترەوە هین دەکات کتێبی هەمەڕەنگ ناکڕن زۆرتر کتێبی هەمەڕەنگ کەمتر کتێبی هەمەڕەنگ زۆرتر لە بوارێکی ترە ئەکردرێت ڕەنگە زۆر جار وا بکات ئەمە لە ڕێ لەو ڕێگانەوە بتوانینەوە کەسانی کە خۆیان نەدۆزیەوە لە ناو کتێبدا بەڵێ ئەتوانی بیان دۆزینەوە جارێکی تر جارێکی تر ئاشنایان بکەینەوە بە کتێب جارێک توانندرێ ئاشنا بکرێتەوە چونکە ئەم بکردنەوەی پێشانگای کتێب و هەرزانکردنی جاروبارێکی نرخی کتێبەکان کارێکی زۆر سوود بەخشە وا دەکات کە تۆ بە پارێکی کەم زۆرترین کتێب بکڕیت ئەکید ئەوە کارێکی باشە هیوای بەردەوامی بۆ کەسانی کە یارمەتی دەری خوێنەرانن خاتو دنیا تا چەند پێویستە کتێب وەکو هەدیەیەکی بە نرخ بەکاربهێنین لەبری ئەوەی کە هەدیەیەک ببین بۆ نمونە هەدیەکە دەڵێ بێڕۆح و بێگیانە کتێبێک ببەخشین وا بکات ئەو کەسە لەگەڵیدا گفتوگۆ بکات بە کولتورکردنی کتێب یاخود پێدانی هەدیەی کتێب تا چەند بە نرخە تا چەند گرنگە کە بیکەینە کللتورێک بۆ بەوەی کە بەکاری بهێنین لەگەڵ یەکتردا. بێگوانە کوجاری پێشوش وتم لە خوێندنەوە فرۆسێکی تاو اختیاری و بۆ کەسە خۆی هەڵی بژێریە بەڵامەکو بەڕێزت باسیەکەی بێگومان جوانێکی تیاتۆ توانێمە بۆ سینەماش بکەی مەسەن هاوڕێکتمان گەشتی فیلمەکەیت یان کتێبێکی بۆ بێ بەدیاری بەڵام ئەو کاتە لەو حاڵەتایە ئەم شتە بەها دروستەکە کە لای ئەو کەسەش بەهادار بێ یا پرۆسەکە خۆی چۆنێک هینە چەندێک بای هەیە لەو کۆمەڵگەیە بۆ نمونەگە لە کۆمەڵگەی خۆمان سێری بکەی بە جۆرە لە جۆرەکان شکۆی خوێنەر وە شکۆی ڕۆشنبیر وە شکۆی کتێب شکێنراوە بۆ بەنەوە ئەلێنەوەکان بە شتێکی زۆر بەها و بە چاوێکی زۆر بەرزەوە تەماشا ناکرێمەش پەیوەندی بە تێڕوانینە باوەکەوە هەیە ڕەنگە گەر تۆ لەم قۆناغی ئێستاە بە بەردامی هاوڕێکت هەبێ یا پرۆسەیەک بێ کتێبێکی بۆ بەری بە دیاری وەکو هەر شتێکی تاڤیعی سیر بکرێ بەڵام کاتێکە تۆ بە کللتور و بە پەروەردە ئیشت لەسەر ئەوە کردووە بە هەت گەڕایەوە بە خوێندنەوە بۆ نووسەر و بۆ ڕۆشنبیر بێگومان ئەو کاتە و خۆی پرۆسەکە چێتەوە شوێنی خۆی و بەها وەرەگرێ کاتێکە تۆ کتێبێکە بێ بە دیاری جوانێک وەرەگرێ ئەبێ بەنەری لە ناو هاوڕێیانە لە ناو خوێندکارانی زانکۆیە بە تایبەتی کەسانێکمان هەیە کە لە ماڵەکەیدا کتێبخانەیەکی هەیە بۆ جوانی دایناوە بەڵام هێندەی کتێبخانەکەی خوێنەری کتێبەکان نییە ئەمە تا چەند ئەبێ ئەو ڕێگەی ڕاست بکەینەوە کاتێککە تۆ کتێبخانەیەک لە ماڵەکەتدا دەئەنی تەنها بۆ جوانی نەبێت بەڵکو پێویستە کە سوودێکی تایبەتی لێوەربی ئەگەر خوێنەرێکی جددی نەبی لانی کام کتێبی کتێبخانەکەی ماڵەکەی خۆت بخوێنیت بەسەبەت ئەوە بە بەشێکی پەیوەندی بە و دنیا نمایش و سۆشیال میدیاوەکە هەمومان کەوتوینەتە ناوی کاتێکە کە تۆ کەسێکە بینی لە پێگەیەکە یان شتێکی لێ بینی جۆرێک لە ئەجابت بۆ دروستە بێ حەزێکی وەکو ئەو بکەی مەسەلەن یەکێکە بینی لە سۆشیال میدیا زۆرە خوێنێتە یا کتێبی فیاڵی بابنی ڕاستمە بگرم بۆ شێوازی یا من بابنی ڕاستمی ئەوەدا بنێ ئەمە بەتەنیا بە خوێندنەوە نی ئەم نمایشە بۆ زۆر ترە جاری وا هەیە بۆ کەسێکە چێتە نانێکی بەیانی 6 سناپی ئەکات لە هەموو شوێنەکانە دای ئەنێ ئەم نمایشە پەیوەندی بەم دنیا سەرمایەداری و ئەو جۆرە لە جیهانبینی باوە هەیە کە لە ناوتاکی ئێمە دروست بکە هەمومان لە ڕێگەیەکەوە حەزەکەین ئیسبات وجودی خۆمان بکەین بە شتێکەوە ڕسمێکدا ئەنیا بەردامی بەس دە شتێکەکەین بێکمانەوە بۆ خوێندنەوەشەیە ئەو کاتە بە تەسەوری منەکەوێتە سەر پەروەردە و سایکۆلۆژی ئەو کەسە خۆی کە بە چ شتێک مرتاحەکە بیکە ڕەنگە بەتەنیا ڕەنگە ئێمەکو پرۆسە نەقزی ئەمە بکەین یان بە جۆرێک لە شتێکی بەنەوە بە چاوێکی ترسیری بکەین بەڵام ئەگەر بچتە ناوردەکاریەوە ئەم کەسە شۆکارێکی هەیە بۆ ئەم کارێکی ئەیکا جا هۆکارێکی بەتەنیا حەسی خۆ دەرخستنە یا خۆت نمایشە یا ئەوێ دووە خونیشان بەکە مش کەسێکی مستەقافە نمونەیەک باسکەم قوتابیەک یەکەم ساڵی بۆ بچێتە زانکۆ لە گروپی لە خوێندکارانی زانکۆ پۆستێکی کردەوە نووسیوی هینە تکە هاوڕان یارمەتیم بن و هاوکاریم بکەن ساڵێکی تر ئەچمە جامیعە ئەمێ قسەکانم کاریگەر بێ و
یعنی قسە زانێکی باشم کۆمەڵە کتێبم بۆ پێشنیارکە لە ناو قسەی کۆمنتەکانم کرد هەمووی کە پێشنیار کرابوو بووی کتێبی گەشە پێدانی مرۆیی بوو یعنی سیرێکی کاتێک ئەم کەسە کە بچێتە شوێنێکە بۆی جێگی خۆی بکاتۆ نازانێت بە چەندین تاریخە تاقیە کاتەوە بۆی کە کەسێکی دیار بێ و شوێنی سەرنج بێ هەندێک کات ئەو نمایشە بۆ خوێندنەوەی خۆیان ئەکەن بە ڕێگەیەک بۆ ئەوەی کە دەرکەون هەندێک کەس شتێکی ترەکە بە کاتە ئەکرێت بڵێن ڕێگە دروستەکە دۆزینەوەی خۆتە لە ناو کتێبدا تۆ ئەگەر چەند کتێبێک اختیارکەیت چەند کتێبێک بخوێنیتەوە معلوم لە ناو یەکێکیاندا خۆت دەدۆزیتەوە و هەر کتێبێکیش بە ئەسێکی پێویست زانیاری بە تۆ بەخشێ وەکو خوێنەرێک دەکمانەوە ئەو پرۆسێکی تەواو دروستە کاتێک کە تۆچتە شوێنێکیان لە کتێبێکە خوێنیتەوە گەر 400 لاپەڕەش بێت تۆ توانی بێتی دەستکاری پنتێک لە بیرکردنەوەی تۆ بکات دەستکاری پنتێک لە خەڵدانی تۆ بکە ئەمە بناغەیەکە بووی کە تۆ لەسەر ئەمە بردەوردە خۆت پێ بگەنیوە گەشەی زیاتر بکەیت دەست خۆش. کاک چۆمانە گەڕێمەوە لای تۆ دەپرسم هەوڵتان نەداوە لە گروپی هاوڕێیانی خوێنەر وا بکەن کە کتێبێک ببەخشن بە کەسێک لە ماڵەوە کاتێکی پێ بدەن ئەو کتێبە بخوێنێتەوە و دوایی لەگەڵیدا مناقەشەی کتێبەکە بکەن بۆ ئەوەی کە زیاتر گرنگی بە خوێندنەوە بدات جا لە سەرتاوەمان نەکردو بەڵام لەمە تۆ ئەمەش ئەکەین ئێمە لە گروپی هاوڕانی خوێنەر کە پێشنیازی کتێبێکەکەین هەمومان بێکەوە ئەخوێنینەوە دواتر لە کاتێک کە دانیشتین لەسەری مناقەشەی ئەەکەین بڕگە بە بڕگە ئەگەر باسی نووسینەکانی ئەەکەین باسی ئەو خوێنی کتێبەکەیکەین بۆ نمونە لەم چەند ڕۆژە کتێبی سنجەرەکانی دۆکشتنی بەختیار عەلی بوو هەر هەموو ماشین کرد قسەمان لەسەر هەموو لایەنەکان کرد دەکرێت ئەم بیرۆکەیە وا لێ بکەن زیاتر پەری پێ بدەن بۆ کەسێک کە حەزی بە خوێندنەوە هەیە بەڵام نازانێت چۆن دەست پێ بکات یا خۆت ڕێگەیەکی نییە بۆ دەست پێکردن ئێوە وای لێ بکەن کە بە پێدانی کتێبێک و داوای لێ بکەن کتێبەکە بخوێنێتەوە پاشان ناقشەی کتێبەکەی لەگەڵکەن حەز و خولیای زیاتری بۆ کتێبەکە بێگومان ئەو نمونەیەمان هەبوو باوکێک بوو لە سوشیال میدیا ڕستمی گروپەکە ئێمە بینی بۆ کوڕێکی 16 ساڵان بوو هێنای بۆ لای ئێمەوتی حەزەکەم لەگەڵ ئێوە بەردەوام بێت دوای دەرکەوت کە ڕاستە تەمەنی مناڵ بوو بەڵام بە جددی خوێنەرێکی زۆر زیرەک بوو بۆ زۆریش بە ئەزمن بۆ 2-3 جار هاتەوە بۆ دانیشتنەکانمان کە بەڕاستی لە چاو تەمەنیە زۆر کوڕێکی پێگەشت بوو ئەو خەڵ جێگەی خۆتەخۆشی بوو بۆ ئێمەوە تەمەنی مناڵ بوو بەڵام هەرمان کرد لە ناو گروپەکە و ئێستا جێگەمان بۆ کردوتەوانێت دەستان خۆش بێت ئەو نمونەیەکی زۆر جوانە دەکرێت بڵێن گرنگ نییە چ کارێک ئەەکەیت گرنگ نییە لە چ ئەست و پێکەیەک دای گرنگە بتوانی خۆت لە ناو خوێندنەوەدا بدۆزیتەوە چونکە خوێندنەوە یەکێکە لەو سێکتەرانەی کە بەڕاستی ژیانت بەرەو ئاڕاستەیەکی ترابەت دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە دانیشتم هیوادارم و کەسانش کە حەز بە خوێندنەوەکەن ڕووبکەنە لای ئێوە بۆی کە بتوانن بە شێوازێکی تەندروست خۆیان بدۆزنەوە دوا پەیام و دوا قسەی ئێوە بۆ بینەرانی ئێمە هەردووکتان کاتە هەردووکتان قسەی خواتانم پێ بڵێن بەسەر خاتون دەست پێ بکە کۆتا پەیامی من ئەوەیە کە ئێمە بتوانین لە هەر ماڵێکی خۆمانەکە هەمانە لانێکی ئارام بۆ کەسان بکەینەوە کە ئەنێ بخوێن و خۆیان پێ بگەێنن چونکە کاتێکە کەسێکە بێت ئەخوێنێتوانێ بێتە خاوەنی ڕێی خۆی و خاوەنی تەڕوانینی خۆی گرنگە لەسەر دایک و باوکان ئەو مەجالە بە مناڵەکانیان بکەنەوە کە پێڵن خۆیان خاوەنی ڕێی خۆیان بێت دەست خۆش بە بەدڵنیایی وایە فەرموو کاکتەر هیوادارم هەرا و گروپی ئێمە نەبێت گروپی تریش دروست بێت لە شوێنەکانی تریش دروست بە حکومیەوەی کەمە ئەو گروپەمان دروست کرد و گروپی تریش چاویان لە ئێمە کردو دروست بوو بۆ نمونە لە هەولێر دروست بووە لە کفری دروست بووە لە کەلار دروست بووە هیوادارم هەموو گروپێک لە شار و شارۆچکەکانی تری کوردستان دروست ببن هەر لە سلێمانی چەندین گروپی تری خوێندنەوە دروست بێت بۆ ئەوەی جارێکی تر خوێنەر خەڵک ئاشناکردنەوە بە خوێندنەوە و کۆمەڵگایەکی مسەقەفمان دەستکەن چونکە ئافرەتی خوێنەر منداڵی خوێنەر و تەندروستیش پێشکەش دەکەن نەتەوەیەکی خوێنەر دروستەکە ئەکید وایە دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووم کە ڕۆ لەگەڵمان بوون بەڕاستی گفتوگۆیەکی شیرین و پڕچێژ بوو دەستان خۆش بێت ئازیزانی من هیوادارم کە هەر گروپێک هەر ڕێکخراوێکی کۆمەڵگەی مەدەنی هەر کەسێک کە دەتوانێت و توانای هەیە هەوڵ بدات کە چواردەورەکەی بەرەو خوێندنەوە ڕاکێش بکات چونکە خوێندنەوە وا دەکات کە کۆمەڵگەیەکی تەندروست بە هەموو لایەک ببەخشێت پرۆگرامی ئەمڕۆمان هاتە کۆتایی تا پرۆگرامێکی تر شاد و بەختەوەر بن.